قەت گومانت نەبێت لەوەی تۆ جوانترین کچی لەلام، یەکەم کچی شوێن پێ عەشقت تاکو ئێستاش جێماوە لام. تۆ بینیوتە هەتا ئێستا کوڕێک هەبێ بەو جۆرە بێ، تۆ عەشقی لێکەم کەیتەوە ئەو هەر عەشقی بۆت زۆرە بێ. یەکەم بینین و نیگای تۆ ئێستاش لە خەیاڵما ماوە، حەز ئەکەم وەک خۆی بمێنێ بۆیە دەستم لێ نەداوە. یەکەم کەسی خراپیش بێ هەر ئەڵێم باشی لەگەڵم، هەرگیز دڵم لێت نەشکاوە قەت قسەت ناگرمە دڵم. ئاخر بێنە پێش چاوی خۆت کوڕێک هەبێ بۆ تۆ وابێ، چۆن ئەتوانی لە بیری کەی گەڕ ڕەحمی خوا لە دڵتا بێ. پێشکەشتان بێ عەزیزان و خۆشەویستانم، خۆشحاڵ بووم بە ئامادەبوون